جعفر پەناهی دەرهێنەرە ناودارەکەی ئێران لە چاوپێککەوتنێکی تایبەتجا لەگەڵ کەناڵی NBC ئەمریکی پەردەی لەسەر دۆخە سەختەکەی لادا. پەناهی فیلمە نوێیەکەی بە ناوی تەنها ڕووداوێک بوو کاندیدی خەڵاتی ئۆسکارە و دەڵێت هەرچەندە لە ڕواڵەتدا لەناو ئاهەنگ و جژنی سینەمادا، بەڵام لەناوەوە هەز بە خنکان دەکات، چونکە خێزانەکەی لەناو جەرگەی جەنگدان لە ئێران و بەهۆی بڕانی ئینتەرنێتەوە ماوەیەکی زۆرە هیچ هەواڵێکیان نازانێت. ئەم دەرهێنەرە تەمەن 65 ساڵە کە ساڵانێکی زۆرە لە وڵاتەکەی خۆیدا قەدەغەی کارکردنی لێکراوە. فیلمە نوێیەکەی لە ساڵی 2025 بە شێوەیەکی نهێنی و لەژێر چاودێری توندی ئەمنی داوێنەگرتووە. پەناهی بۆ NBC باز لەوە دەکات مردنی ڕێبەری کۆماری ئیسلامی عەلی خامنەیی هەستی خۆشی و ناخۆشی تێکەڵ کردووە. خۆشی بۆ کۆتایی هاتنی سەردەمێکی سەرکوتکەر و خەمباری بوو ئەوەی کە خامنەیی پێش ئەوەی لە دادگایەکی دادپەروەردا سزا بدرێت کۆچی دوای کرد. پەناهی لە ئێستادا زۆر نیگەرانی هاوڕێ و زیندانیا سیاسیەکانە لە زیندانی ئێڤێ کە ناوەندی سەرەکی سەرکوتکردنی دەنگە جیاوازەکانە و دەترسێت لە کاتی هێرشی ئاسمانیەکاندا وەک قەڵغانی مرۆی بەکار بهێنرێن. سەرڕای ئەوەی حکوومەتی ئێران لە غیابی خۆیدا سزای زیندانی و قەدەغەی گەشتکردنی بۆ بڕیوەتەوە، بەڵام ئەم دەرهێنەرە بڕیاری داوە دوای مەراسیمی ئۆسکار لە 15 ئازاردا بگەڕێتەوە بۆ تاران. دەژڵێت دەبێت بگەڕێمەوە تا ببمە دەنگی ئەو خەڵکەی کە بێدەنگ کراون، تەنانەت ئەگەر زیندان و جەنگیش چاوەڕێ بکەن. جعفر پەناهی یەکێکە لە دیارترین دەرهێنەرە جیهانیەکانی ئێران. ئەو لە ساڵی 2002 بەهۆی پشتگیریکردنی خۆپێشاندەران سزای 20 ساڵ قەدەغی فیلمسازی و گەشتکردنی بۆ دەرچوون. سەرڕای ئەمەش پەناهی کۆڵنەدەرانە و بە شێوەیەکی نهێنی لە ناوماڵ و ئۆتۆمبیلەکەیدا بەردەوام بوو لە دروستکردنی فیلم و خەڵاتی گەورەی وەک بورچی زێڕینی بەرلینی بەدەستێنە و بووە سیمبولی بەرگری هونێری.